ئەنفالەکانی بەریتانیا هەتا کەی دڵ بەداماوی بژی و هەتا کەی بە چەوساوەی خۆمان ڕابگرین بۆ ئەزمان لێنانن بژین بە ئاسوودەی دروستکراوم بۆ تۆ دروست نەکراوم و لەدایک بووم تۆ ناوت لێ نەناوم وازم لێ بێنە و بازرگانی بەسەر منەوە مەکە ئەگەر ئەڵێی من دەسەڵاتدارم سوڵتەم هەیە سەدام بۆ من بەڵگەیە لە پەنا دیوارێکدام لە بن کەپڕێکدا دانیشتم بۆ خۆم ئەگەر نان و ئاویش نەبێ بخۆم من خۆشحاڵم کە دوور لە دەستی تۆم ئەگەر ئەڵێی من دڵسۆزم بۆ نیشتیمان ئەوان بەجیان هێشت ئاو و خاکی خۆیان وانییە بە قورعان من تا دڵۆ پێخوێنم تیابێ ئەڵێم کوردم خەڵکی کوردستان داوای لێبوردن ئەەکەم لە تۆنان لە ئاو و خاکەکەم چونکە بە زۆر دەریان کردم نەیان هێش خزمەتی بکەم نۆ وڵات هاتم بە سەیارە و پێ هێشتا پێم ئەڵێن کوانێ وای لەکوێ وا براکانم بە زۆر سنووداش کرانەوە جارێتر ئەنفال یەخەی گرتنەوە ئێمە ناترسین ئەنفال کراوین نەک هەر ئەنفال تەحریف کراوین خاک و ئاوی خۆم لێم حرام بووە ئەو نەم خەفەت خوار ڕەنگم زەرد بووە بەڵام گوێ بگرن دڵم زیندووە دڵتان خۆش نەبێ بڵێن مردووە ڕۆژێکم ما بێ حەق هەرەکەمەوە تۆڵەی ئەنفال لە تۆ ئەەکەمەوە لە پشت پەردەوە وەک مار ئەگەزی لە بەعەسپی تر کوانێ دڵسۆزی من بە تۆ ئەڵێم واز بێنە لەوە دوژمنی زیاتر بۆ خۆ منێوە هەر یەک لە ئێمە سنوورداشەکرێ ئەبێ بە ئەنسار یەخەی تۆ ئەگرێ یەک ڕۆژم ما بێ ئیشی خۆمەکەم هەقی سنوورداش جێبەجێ ئەەکەم بەشی دووهەم ئەنفال بەدەستی خۆمان بەدەستی کورد لە کوردستان وەختی خۆی کە لە شاخ بوون ئێوە کوڕێکی باش بوون کورد هەموو ئەیوت باشن دوعایان بۆ ئەکردن خەڵکی لادێ و گوندەکان هاوکاری زۆریان کردن بۆ نمونە ڕاپەڕین گەنجەکان بۆیان کردین بەڵام ئێستا گەنجەکان ئاوارن لە هەندەران من بەش بە حاڵی خۆم شکرم خۆراکی بەسەرچوو ناخۆم داهاتت 8 ملیارە هێشتا میلەت بێکارە برۆ سەیری خەڵکە هێشتا خانوەکان دارە ئاخر ئەڵەی با پەنابەرەکان بگەڕێنەوە پێم ناڵێی بۆ کام شار بێنەوە بۆ ئەو شارەی کە پێی ئەڵەی پایتەخت شەو و ڕۆژێ 1 سەعات کارەبایی بە میلەت وا من پێت ئەڵێم وەک نەسیحەتێ ئەگەر ئەم قسە بە هەل وەربگرێ هەر دەسەڵاتێک کە دروست ئەبێ گەل و میلەتی ئەبێ لەگەڵ بێت ئەگەر وا نەبێ ئەو زوو ئەڕوخێت دەسەڵاتەکەی هیچ بەرگە ناگرێت گڕی جەماوەر وەک ئەتۆمە کە ئەو گڕە هاو دنیا یەک مۆمە خۆتان ئەزانن ڕاپەڕین چۆنە جا ئیمزای مەکە و مەڵێ بۆم بێنە ئەترسم واتیە بگەن بڵێن خراپە سووریکەن وەڵڵاهی کوردم خۆش ئەوێ قەت ئەوە من نیم کە خاکم نەوێ دەی بۆ لە مەتار دانیشتن بۆمان لیوای کۆماندۆ هاتبوو بۆمان ئایا من تیرۆرستم یان کوردێکی خاکپەرستم بۆ لای ئینلیزا واتووکم ئەکەن یان با بڵێن سوید 10,000 ئامادەن مێژوو شایەتە چۆن تۆم پێگەیان پشدەر گەرمیان هەڵەبجە بۆ تۆ سووتان سنوورداشم ئەکەی تۆ دوژمن غەدری لێکردم ئەویش وەکو تۆ مەتاری هەولێر دروست بوو سوێن بەخوا پێم خۆش بوو وتم وڵات بەرەو پێش ئەڕوان نەمزانی ئەنفال ئەگەڕێتەوە مەڵێ ئەمریکام ئەمڕۆ لەگەڵا هەر ئەمریکایە ئەو خاتە تەڵە 4 دانە وڵات دەمیان کردوتەوە کە من بێمە شەڕ ئەویش لەگەڵ تۆ دەیکە ئەزانی بوام لێ ئەەکەی بۆچی جارێتر ئەنفالم ئەەکەی مەڵێ ئەمریکام ئەمڕۆ لەگەڵا هەر ئەمریکایە ئەو خاتە تەڵە هەتا لێرە بووم وەک بوسەنا بوو گەڕامەوە هەولێر دنیا خراپ بوو 8 ساڵ لێرە بووم سیلاحم نەدی بەدابەزین لە مەتاری هەولێر بینیم بیکەیسی ئەگەر وا بڕوا من هەر دێمەوە ڕێگا هیچ نییە شارەزان ئەوە بەس با سەردانی خزمەکان بکەم بچمە هەولێرەوە سەیری قەڵاکەم سەیری پایتەختی بێکارەباکەم ئیتر ئەحەجا خۆشی وەسەلام براگەورەی خۆ لە شاری لەندەن